ئەچینە هەولێریە زوو خۆشەویست و باس لە ئینسایکلۆپیدیایەکەکەم کە تایە بەشێک لە نووسەرە هەرە دیارەکانی نێو شاری هەولێر و نووسەرانی کە توانیویانە خزمەتێکی زۆر باش بە دنیای ئەدەبیاتی کوردی بگەن. دیارە لەم ئینسایکلۆپیدیایە جێگەیان بۆتەوە و ئەم پرۆژەیە لەلایەن بەڕێز عەبدوڕەحمان معروفەوە کە بەڕێزیان نووسەری کتێبەکەن باس لە زۆرێک لەو شاعیر و نووسەر و ئەدیبانە کات کە جێپەنجیان هەیە لە نێو ئەدەبیاتی کوردیە و بەتایبەت ئەو نووسەرانەی کە خەڵکی شاری هەولێرن یا خودە ئەو نووسەرانەی کە خەڵکی شاری هەولێر نین بەڵام بەڵام لە شارەکانی ترەوە نیشتەجێی شاری هەولێر بوون کە لە 6 بەرگی یەک لە دوایەکە توانراوەکە ئینسایکلۆپیدیایەکی زۆر باش و زۆر تەواو بڵێن بۆ بەشێک لە نووسەرانی ئەو شارە ئازیزە بە ئەنجام بگەێنرێت. لە هەولێر بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیران ئینسایکلۆپیدیای نووسەرانی هەولێر بڵاوکراوە کە پێک هاتووە لە 6 بەرگ و باس لە ژیان و بەرەمەکانی نووسەرانی هەولێرەکات کە 5 بەرگی ئینسایکلۆپیدیاکە تایبەتە بە نووسەرانی هەولێر و بەرگی شەشەم تایبەت کراوە بۆ نووسەرانی کە هاتوون لە هەولێر نیشتەجێ بوون. عەبدوڕەحمان معروف نووسەری ئینسایکلۆپیدیاکەیە باسە ناوەڕۆکی کتێبەکانی کرد کە بۆ ماوەی 10 ساڵە بەردەوامە و کاری لەسەر کردووە. ئەم ئینسایکلۆپیدیای نووسەرانی هەولێر کە لە 6 بەرگدا ئامادەم کردووە 10 ساڵی تەمەنم پێی بەخشیوە کە 1700 نووسەری تێدایە 6 بەرگە 5 بەرجان هەولێر بەرجی شەشەمیشیان نووسەرانی دانیشتەوە ئەو نووسەرانی کە ڕویان لە هەولێر کردو وەک شارێک بەگشتی بۆتە 3330 لاپەڕە لە دەوری 300 ساڵێک یعنی لە سەدەی هەژدەوە دەستم داوەتە یعنی ئەوەی کە دەستم بۆ بردەوە ئامادەم کردووە لە سەدەی هەژدەوە یەکە دەوری 300 ساڵێک دەبێت تا دوان نووسەر کتێبێکی بی لە هەر بوار و بابەتێکدا و من ئامادەم کردووە.